ژیاننامەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت چییە؟ چۆن نووسراوەتەوە وە لە چ سەردەمێکە نووسراوەتەوە؟ ئایا ئەو کتێبانەی مێژوو کە باس لە ژیانی پێغەمبەری ئیسلامەکەن چەند ڕاستن و چەند هەڵن؟ بینەرمان. ژیاننامەی پێغەمبەری ئیسلام یان سیرا بە سەرچاوەیەکی گرنگی تێگەیشتن لە وردەکاری ژیان و ڕەفتار و بیر و باوەڕی پێغەمبەردا دەنرێت هەر لە لەدایک بوونەوە تاوەفاتی. ئەوە جگە لەوەی بەسێم سەرچاوەی گرنگی ئیسلامیدا دەنرێت دوای قورئان و فەرموودا، تەنانەت بەڕاوەکاری سونەتی پێغەمبەریشدا دەنرێت کە بە سەراتەکانی ژیانی پێغەمبەر لە هەردوو قۆناغی مەککە وەک سەردەمی بانگەواز بۆ یەکتاپەرستی و قۆناغی مەدینە وەک دەورانی دامەزراندنی دەوڵەتی ئیسلامی لێک دەدرێتەوە. واتە ڕێو شوێنەکانی پێغەمبەر لە گۆڕانکاری و چاکسازی و بانکێشتی خێڵە عەرەبەکان و هەڵوێستی قوڕەیش و مامەڵەیان لەگەڵ پێغەمبەر هەر لە سەرەتای وەحیەوە، ئەوە جگەلەوەی قسە کراوە لەسەر ڕەچەڵک و بنەماڵەی پێغەمبەر. بەڵام ئەو پرسیارەی لێرەدا دێتە پێش ئەوەیە ئایا ژیاننامەی پێغەمبەر بەشێکە لە مێژوو یان بەشێکە لە وەحی و ئاین؟ سەرچاوەکانی داڕشتنی ژیاننامە چییە؟ ئایا جێڕانەوەی هاوڵان و هاوسەردەمەکان یان قورئان کە تێیدا باسی وردەکاریەکانی ژیانی کردووە؟ کێشەی ژیاننامە لە نێوان مێژوو و قورئان چۆن چارەسەر دەکرێت و چۆن دەتوانرێت زیادەڕوویەکانی ناو مێژووی سیرا چارەسەر بکرێن؟ ژیاننامەی پێغەمبەری ئیسلام زۆر بە وردی لە سەرچاوەکانە باس کراوە، بەڵام زۆربەی زانایان پێیان وایە ئەو سەرچاوانە ڕازگۆییان تیانە یاخود جێی سێقەی زانایان نین وەکو حەدیث و وەکو قورئان. ئەم کێشەیە چۆن چارەسەرەکرێ؟ زۆر لە بیرمەندانی ئیسلامی پێیان وایە کە پێویستە سیرەی پێغەمبەر تەنیا لە قورئانەوە وەربگیرێ و لە قورئانەوە سەیری بکرێ و تەنانەت بەعزیشیان پێیان وایە زۆربەی ژیانی پێغەمبەر لە قورئانە بە وردی باس کراوە ئەگەر بۆی بگەڕێن. ژیاننامەی پێغەمبەر چییە؟ ژیاننامەی پێغەمبەر ژیاننامەی وەحیە. چۆنە؟ یعنی ئەوەی کە لە قورئانە باس کراوە کە هاتۆ خۆی قورئان دوو بەشە، بەشێکیان نیگایە وەحیە، بەشێکیان باسی کەسێتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. هەردووشی بە کۆکەڕ و ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەلام وسەلام ئەتوانن بە معنایەکی ڕاستەقینەوە ڕاستەخۆ پێی بڵم کە وەحی و قورئان بە دەرەجەی یەکەم باسی ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەگەر کەسێک بێوێ ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە تەواوەتی شارەزا بێ و تێبگا و بە حەقەتی خۆی بیناسێ و خۆی بیناسێ دەبێت قورئان بخوێنێتەوە. چۆن یعنی زۆرتر بە ئەم ڕووکردەوەی کرد بەبەر سەر موسا ئەو تەرتیبەی کە ئێستا قورئانی پێنووسراوە معلومە کە مەوزوعی تەوقیفی و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاری کردووە، بەڵام تەرتیبی دابەزینی قورئان تەوقیفی مەبەستەوەی کە پێغەمبەر خۆی کردوێت خۆی کردوێت، بەڵام تەصنیفە پێغەمبەر کردوێت، ناونێنەری سورەتەکان ڕیزکردنی سورەتەکان لە وەحیەوە یا هەر خۆی وەک شەخص ئەوان طبعا ناتوانم وەڵامی پرسیارە بۆ چونکە تۆ زەحمەتە بتوانیت لە حاڵێکە ئەوە جاکەیتەوە، بەڵام لەبەر کە ئیجماع هەیە لەسەری تۆ ناتوانیت دەستکاری ئەو بکەی بۆتە بەشێک لە حەقیقەتێکی هین دەستکاری ناکرێت، حەقیقەتێکی هین دەستکاری ناکرێت. بەڵام دابەزینی قورئان چ بە وەکو قۆناغ چ وەکو پارچە قورئانیەکان چ وەکو پەرەگرافە قورئانیەکان لێک تەوقیتان نەبووە. سوورەت هەیە بە کامل لێک تەوقیتە دابەزیەوە، لێک ڕۆژتای ئێوارە دابەزیەوە. سوورەت هەیە نەخێت 4 ساڵی پێچووە، دوایی ئەمانە کە ڕیز کراون درراونەتەوە لە یەکتری بۆ بە یەک سوورەت. ئەم تەرتیبی نزولە ئەگە بەم تەرتیبی نزولە سەیری قورئان بکەی وێنەیەکی متەکامل چۆن دەکە تەسبیح بێکەوە کۆکەیتەوە دانەدانە فڕیان بە وێنە نایبەر سۆز کە کرد بە یەک تەسبیحی تەواو بێکەوە وێنەیەکی متەکامل لە سوورەیەک پیشان بە تۆ ئەیە کە ناوی تەسبیحە. قورئانی پیرۆز لە کۆمەڵێک مەراحیلە دابەزیون. کاتی خۆی ئیمام عەلی ڕەضا ڕەحمەتی خۆی لەسەر محاولەیەکی کرد کە ئەو کارە بکە، بەڵام محاولەکەی جوزئی و سەری نەکرد، ئەجینا بە فیعلی قورئان بەو شێوازەی کە دابەزیوەتە خوارەوە تەرتیب بکرێ دابنرایەوە جارێکی دیکە ئەو کاتە وێنەیەکی متەکارین و تێر و تەواوی سوورەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەردەستمان نابوو بە ئاسانتر تێگەیشتن لە سیرەتەکە. ئێستا کە ئەو وێنەیە نییە ئێستا تاریخ شوێنی گرتووەتەوە، ئەحداسەکان شوێنی گرتووە، ڕیوایەت شوێنی گرتووە کە هەندێکی متەزاریبە، هەندێکی متەناقیزە، هەندێکی ئەسڵ و ئەساسی نییە، هەندێکی بە کورتی ملکەچە بۆ منهەجی تاریخ. منهەجی تاریخیش منهەجێکی بەشەریە جەنابەت دەزانی کە دەکرێت هەندێک لە ڕووداوەکانی وەرگری هەندێکی لێ وەرنەگری، چ لە ڕووی مفرداتەوە، چ لە ڕووی بزوێنەری ڕووداوەکانەوە، چ لە ڕووی پاڵەوانی ڕووداوەکانەوە، چ لە ڕووی خودی ڕووداوەکان، ژمارەیان، تاریخەکانیان، کەیفیەتیان، ئەمانە هەر هەمووی ملکەچە بۆ نەقد و بۆ لێکدانەوە.
بس كريمه منهج القرآن دراسه جهنمي پیغمبرك صلى الله عليه وسلم او منهجته الشازي كد دراسه موضوع كاكي او كاتوك محمد النبي قصر سر موضوع كاكي يسك منهج تاريخ سيد قرآنك سيد پیغمبرك صلى الله عليه وسلم هستكي پیغمبرك جنگاور شخصيتي اسعيد لبدا ساير راس قدسيتي هي بلام هندك شتي كردوا تو بمنطق ناتواني وريغري ناتواني تعاملي لغلاقي اما سلاش وايله توكردوكا او كوتشي يعني مثلا اكو احداث كان رودا وكان اكو مسائلاني كلكادي خويا رويا يسبون منا پیغمبر خدا صلی الله علیه و سلم سرکده که وحی بهات و پیغمبری که خدای وحی بهات و پیوتاو که آوکا لقال جلکا آو لقال کتاب وابله لقال فلان كذاب لفلان حدث وابله بلام عند احداث ترهي كار السيرار والناول بالقران باسين احنا راسيا باسين القران اما تو لشاجي كيتو ناتنجي كيتو بتيتو اصلي القران لما نهج القران يكون جاجي كذا ويتو او موضوع شلون يعني باب الرايمان استا بونو من اجى ترتيبي نزول دابزين بونو هنا او اتاني كباسي مسألة سحر شعر جنوكا كان سحر وشعر جنوكا سيم مفردا للقرآن ربطا بيكو بيوندين بقناغ زمني ديالي كراو هيك لما كابو بونونا وينيه بين كان بين القرآن كان او كساني كلكاتي خوي دايكم كم جار وحي بوبي صلى الله عليه وسلم هاد قريشش لنا مجتمعي مكان مجتمعي بوا ايماني بجنوكا هب وكتاثير سرجاني انسانك ايماني بوهب وكوحي تاثير سرجاني انسانك كذا وانت تحكم بمصير جاني انسانك انوكا ايماني شواب او كسيك بتوانا الشعر والنساء لا يكون ساحرا لا يكون بندي وزنوكا وهي بويا ام مفردة انا القران مكياز ودبالا ابنوا طبعا سيره امي علاج نكدو ام وزعي هتاو استاكوا هاتوا ككتي ساحر لازم ان دولتك هل جرته كسكي جادوگر دتوانه مملكتك تكبه دتوانه دو كس ديك جابكات وكمان الراسيه حقيقه علميين والراس دين بس موضوع كشان لموضوع ديني وقلت لك بيني بسيره وبيني بقران باشا او قران بس او كلا بردس معنا وك جيان نامين وستراو وك ابن اسحاق وانا شلون سيري او بكين من واد زانم اسد جلوي كوا هندق الامام ما كانش قصان لسر لو شانك من واد زانم مشكله شي سرچين وسينوي سيره لتاريخها او كسيره قوي بشكل علمي تاريخ برام جوازي لقل السيره لقل تاريخها او كسيره شخص بزونير الرضا وكان شخص كوتاي وسرتي رضا وكان دياليكا لسرتا وتا كوتايك او شخص دياره كبزونير يسرچيا برام لتاريخها كومرق احداث بيك واشتكان ازولنا ومرججني او شخص تاخير رضا وكان ديال بلوان لقنا اخي كاون به لبرو تنها ام خاله سيره لتاريخ زياكاتو جينا علمي سيره علمي تاريخ يعني جيان نامي بيغمبر اما بشيكا سيره نامه بقشتي سيره نامه بشكل علمي تاريخ في علمي تاريخ يعني هيك قداستي تشينيه او نسيني كانوا ساوتو باب الراي من هيك قداستي لانه جيرانويكي بشريه كانوا ساوتو كوكراوتو زول شيء ضعيف انك لو زور عندك هر موضوع شيء لبرته عندك شيء موضوع على بروا قسكدن لكتابه كان يسيره وهو شخصيتي بيغمبر صلى الله عليه وسلم باب الراي من وينيكي جوان ومقدس جواني كبيغمبري وحي بوهاتو وكو محمد يكون عبد الله صلى الله عليه وسلم هيتي او ينينا يا بدستو وينيكي نقصان اياتي او ينينا طاونيه بزانا سيري كتابه كان يسيره بزانا خبدا وزيني قران كان حضوري هي بزانا مفاهيم القران كان سنه حضوري لك هاتك قران اللي قال همر رضا وكان قصيبه يعني بيجي رضا وقصيشي ويا دوير رضا وكان على قصيشي بس بالمناسبه لجيان نامها برزت خوته كتابة ترجمة كردوها بله الله يسلمور كيف كشف كردو سكتة ترجمة كردو يسيره زور باشا اوي كبي ابيندريز زور بي شرو كشتاره راستا هلا بدرو بو احد وبو شي يعني شتي تيانيه باسي جياني بكا خوي اويك باسي لي وكل ارزم كدي لسرتا شاوتم كتابة كان يسيره وند محمد شي جنگاور ما بيبشان وند محمد شي نبي ما بيبشان يعني كأما مشكلة جيوري للراسية تو هستكيت كسير نعمة خوينتو بشا وحيكي لذلك وبشا كباسي محمد يكون عبد الله كاوكو بيغمبر عليه الصلاة والسلام بشا كيتري لسير نعمة هل إنساني كي أسايته جات شون بس لسر كديش جيوري كفتوحاتي هو كإمبراطورية دوسكر وكدولتي جيوري دوسكر هو أتشه وللراسي شا سيرة أمانية سيرة بريتير لبسوسي صالي نبوتي محمد صلى الله عليه وسلم كقرآن باسي لوكا أو يتريك القرآن بيدن بو خول بيرين سو خول بيرين سو معلومة كأن بشا جرينجا بالنسبة لهم أن بشا سيرتها بالنسبة لهم أن بشا وحي وربطونا بأسمعنا بشا إيديكا بشا كل تاريخ تو سروشتية لكاتك كقرآن لما حدث بيدن به تو هسه كيف يوصل بمعالجة كني أو حدثه هي فأنا بري تمر ضايع تاريخي ششنية بس ناكري بمنهج تاريخ جانامي بيعمل باسكي ناكري بمنهج السيرة بجانامي بيعمل باسكي هو منهج القرآني بس شو كبيت الدين لو كانت مبراهيم الجانامي بيعمل أساسا بشكل دين بس بلام تاريخ إسابة الدين لحقت شدين دي
بشكل الكولتور لصلاة بالكولتور وثقافي إسلامي لتاريخ متوارث حتى استاجر سيدي كاتوران ابن كثير سيري هي ابن إسحاق هيتي ابن شهاب الزهري بشكل هيتي مثلا بقولوا لا عقبة مش ابن إسحاق موسى كري عقبة هيتي نعم جان موسى كري عقبة لورينا قلت مثلا ابن هشام تهذيب ابن إسحاق كله عنايتي ابن كثير جلوي قلت بلام بيش أوان جيل طبقية كم ودوهمي صحابة تابعين ورزاني ابن إسحاق تابعين دي بكورتيكي شيخ كان تابعينا كواي كردو والله بكورتيكي او ابن اسحاق نسيتي بوت اساس بو هم كتاب كان يسيره بس زور العلماء ابن اسحاق بكس شيراز جو نازن بون مالك بتايبتي طعن شخصيه الشيعة والعلم لما هو شيعة لسر خالي كمي كبن برز اشارتي بها ويك زور بكتاب كان يسيره باسي مغازي كان زور بكتاب كان يسيره نام المغازي اصلا له مباركه اما علمي شي مقدس لي علمي شي تاريخي بشر بينه وأم جنامه كمل كتشب وليك دانوي بشر ذكر للحظة كاتو أما هم هلو شيء نتوه. كواتا برزت بيتوا قرآن أبيب كريتا. بنراتو بيور. بيورك بو بابرين هل سنجاني جنامه بيغمبر. بس أو شو نكري يعني. خوي كاكسوران أبيب قرينه وساتشاو كاني نسينا ويسيرة. ساتشاوية كمي نسينا ويسيرة قرآن. والله مو ترتيب نزوليك باسم كل وقت يعني. دوهم يعني دوهم سرچاوە کتێبەکانی فرمودن کتێبەکانی فرمودە ئەو بەشانەی کە باز لە ڕووداوەکانی سیراکەن هەموو کتێبەکانی حەدیثنا تەنها ئەو بەشانەی کە باز لە هەندێک حەدەسی تاریخیەکەن کە پەیوەندی بە ڕووداوەکانی قورئان وەکو ڕووداوی بەدر و ڕووداوی حودەیبیە و ڕووداوی ئەوانە کە ڕووداوی سوورەی حەشر و ئەوانە دوایەوە سێمیتە سەر مەسائلەکانی شێعر ئەو شێعرانەی کە لە معلقات نووسراوە لە پێش معلقات و دوای معلقات نووسراوە خۆ دەزانی لە ئەصحابی معلقات دوانیان ماون پێغەمبەریان دیوە عەلەیهی سەڵام ئەعشابی نیوێتی وهينش بينويتي كعبي كوريزوري أبي سلمان بينويتي كي الأصحاب معلقات أبيش بينويتي أمانة شعر كان وشعري أبو طالب هالديواني الشعرية هي كاملي بعض البيج إسلام كان وبعض صدمي إسلامي شكا أبو طالب بالله أبو طالب ديواني الشعرية ديوانك الشاب كرا عمر شعر كان ينزل له ماشا جاء موثوقة ديوانك أبو طالب ديوانك هي أوش طبعا ديواني الشعرية تو تواني احتمال كي سري وكو بركنوي أو فراغي كتو وكو باس اللي وكل لا لشون كاين تلعبوا برنامجته حتى وش سيرة كواتر لصرتي ناموسوق تو كاتش أساسي كانت داناوة تنها فراغاتك هي بريكيتو حدث البريانة كيتو مو توثيق مثلا بولمنا جول كان شعر كان باريس راوا جول الشعرية ما مشري كان باريس راوا شعري قريش باريس راوا شعري أهل كتاب كمثلا مردو كان إخوانا وتدي زور بزوري باريس راوا خالي أخيرا أو باب ثاني كلا تاريخ عباسي لوك طبعا أول باب بي مقاييس تاريخي خوي كتشنك الراس وتشنك الراس نيل سر وسيلك باب دائما تاريخ آخر المصدر كان يصير كم مصدر دي ودبل لك هاتك فناي وبركته لقرآن لفرمودو لقصيدة كان أو كاتا هيج بوشايك البو برنامج بيتو بحدث يستعيد أو كاتا فناي بوبي أجر أمانك يبقى براي من أجا كان يصير بوشي عزب بل لا أمان أو طعني بركة كبل هرب حسب تاريخي كمان مسئله ژیاننامەی پێغەمبەر درودی خوای لەسەر مەسەلەیە کە زۆشتی لەسەر هەڵچەندراوە تەنانەت فلیمی ڕیسال لەشمان بینیوە کە چۆن باسیەکە پرسیارەکە ئەمەیە ژیاننامەی پێغەمبەر کەی نووسراوەتەوە ئەگەر بە ژیاننامە و دەلایلی ژیاننامەکان ژیاننامەی پێغەمبەری خوددا یاخود پێغەمبەری ئیسلام بڕۆین من پێم وایە لەگەڵ هاتنی ئیسلامەوە ژیاننامەی پێغەمبەر نووسراوەتەوە چونکە بەشێکی زۆر لە ژیاننامەی پێغەمبەر لە دەقەکانی قورئاندا دەیبینی هەر لە منداڵیەوە هەر لە دایکبوونیەوە تاوەکو وەفاتی بە قۆناغە جیاوازەکانەوە بە سەردەمی منداڵی بە سەردەمی گەنجی بە سەردەمی کامڵبوونی بە دابەزینی وەحی بە هیجرەتکردنی بە مەسەلەی جیهادکردن و بەکارهێنانی هەیە فەرمووت لە قورئانە باس کراوە بەڵێ بەڵێ مەسەرەن لە قورئاندا ئەلەم نەشرح لەکە سەدرەک ئەلەم نەزر لەکە وزرەک ینی ئەمە بۆ نمونە هەر لە سەرەتای منداڵی و کوبە کە مەسەرەن ئەلەم یەتیمەن فەئاوا باز لە یەتیمی بوونیم بۆی دەکەوە لە قورئاندا ئاماژەی پێکراوە والضحى والليل مەسەلەی هیجرەت إذ هما ثاني اثنين مثلا ئیتر جیهادکردن مەسەلەن فەتحی مەککە مامەڵەکردن لەگەڵ ئەسرا ژیانی هاوسەرگیری پەیوەندی لەگەڵ خێزانەکانی پەیوەندی لەگەڵ
منداڵەکانی هەتا هاتوۆتە سەر وردەی کە مەسەرەن تانیان لێداوە کە باوکی کچانە باوکی کوڕان نییە خود ئەلئەبتەر نەعەتەیناکە الکەوثەرە ینی لەوانە ئەگە ورد بینەوە لە دەقەکانی قورئاندا بۆمان دەردەکەوێت ینی بەلایانی کەمەوە 6 بۆ 80% جونگە ئەساسیەکانی ژیاننامەی پێغەمبەر لە دەقەکانی قورئاندا ئاماژەی پێکراوە جاچێ بە سوورەتەکانی مەکی بێت و بە سوورەتەکانی مەدینەی بێت جا بۆیە ئەمە بڵێ لە کێوە نووسراوەتەوە من دەڵم لەو کاتەوە نووسراوەتەوە وەکو بەحسێک وەکو توێژەرێک لەو دەقانەوەدا ئاماژەی پێکراوە هەموو قۆناغ و مەرحەلە جیاوازانێک کە پێیوەستە بە ژیانی پێغەمبەر و وەچەرخانە گرنگەکان لە ژیانی پێغەمبەردا لە دەقەکانی قورئانی پیرۆزدا بەڕوونی ئاماژەی پێکراوە کامە بەڵگەیەکە کە دواتر دەتوانین بڵێن بەشێکی زۆر لەسەر ئەم دەقانەوە هەڵچینینی بۆ کراوە و لە کتێبەکانی تری بەشی دووەمی سیرەوە ئاماژەی پێکراوە بۆ نمونە لە کتێبەکانی تەفسیردا کە بەشێکن لە مەسادیرەکانی ژیاننامەی پێغەمبەر ئەگە بێتە سەر نووسینی وەزعی یاخود نووسینی مێژوو نووسان یاخود قسەکە کە لە کێوە دەستی پێکراوە ئاماژەی پێکراوە لە نێو عەرەبدا شتێکی پیدوتری ئەنساب نەسەب ناسی کە تاوەکو ئێستاکەش بەشێکە لە تایبەتمەندیەکانی کولتوری عەرەبی یان ئێستا کە هەر عەرەبێک بگری بڵێ ناوت چیە و کوڕی چی ڕەنگە 20 پشتی خۆیت بۆ بژمێرێت ڕەچەڵک ناسی بڵێ ئەمە بەشێک بوو لە سیمای کەسی موسەقەفی عەرەبی بەر لە ئیسلام و دوای ئیسلامیش بەر لە ئیسلام و دوای ئیسلامی مەکانەتی دەرەخست لەناو مەکانەتی ئەم کەسە و سەقافەتی ئەم کەسی دەردەخست چۆن شعر کە پێی دەوترێت دیوان العەرەب هەموو سەقافەتی عەرەبی کولتوری عەرەب لە شعردا خۆی نوان دۆزیوەتەوە لە تەک ئەودا نەسەب ناسی ئەنکانە نەسابن ینی نەسەب ناز بووە ئەمە بەشێکە لە تەکمیلی سەقافەتی عەرەبی کەسایەتی عەرەبی بۆیە لە دوای ئیسلامیشدا ئەمە بەردەوام بووە بەردەوامی پێکراوە ئەنی بۆ نمونە ئێستا کە هەر نەسەب ناسێک بوونە باز لە ژیاننامە کەسێتی پێغەمبەر و باوکو و باپیرانی پێغەمبەر بکە ئیتر دەڕوا تا دەگاتە قسەی بن کیلاب و لێشۆ دەچێتە سەر کەنعان و عەدنانەوە هەرچەندە ئەمە لەگەڵ بەشێک لە ڕوئیا و لە حەدیسەکانی پێغەمبەریش دێک ناگرێتەوە کە دەڵێ من نەوەی ئیسماعیلی کوڕی ئیبراهیم و من عەرەبی مستعریبم ینی بە عەرەب کراوە مستعریبین عەرەبی ئەسڵ نین مستعریبن خۆتان دەزان ئیبراهیم پیاوێک نییە سامی نییە عەرەب نییە لە وڵاتی نێوان دوو زێوە لە میسۆپۆتامیاوە سوڕاوەتەوە بۆ شاملەوە بۆ مووسڵ و لێشۆ بۆ زۆر باشە پس وەکو نووسینەوەی مێژوو زۆر لە مێژوو نووسان ئەڵێن لە سەردەمی عەباسیەکان و دەست پێکە ئەم نووسینەوەی ئەوە چۆنە بەڵێ ئەنی نزیکترین نووسین لە ژیاننامەی پێغەمبەر خۆمان دەزانین ئێمە ساڵی تەقویمی موسڵمانان ساڵی هیجریە ساڵی کۆچیە کەمترینیان ینی وەکو دەق ماوێتەوە نووسین و ئاماژەی پێ بکرێ دەگەڕێتەوە سەر سەردەمی یەکەمی عەباسی ینی لە 132 بۆ 234 لەو کاتەوە دەست پێ دەکاتنەوە بە تایبەتیش لە سەردەمی بوژانە و گەشەسەندنی شارستانێتی ئیسلامی لە سەردەمی هاڕون ڕەشید بە دواوە دەست پێ دەکاتن وانی کەمترینیان تقریبان دەتوانین بڵێن نزیکەی 180 بۆ 183 ساڵ دوای ئەمەوە نووسراوەتەوە وەکو نووسین بەڵام وەکو شتێکی ترمان هەیە لە مێژووی ئیسلامدا ئەویش ڕاویەکان و محەدثینن ئەوانە وجودیان هەبووە پێشتر قسەیان هەبووە چ وەکو مێژوو چ وەکو مێژووی گشتی بڵێن چ وەکو مێژووی شارستانێت و گەلانی تێر چ وەکو مێژووی نەسەبی پێغەمبەر و کەسایەتی پێغەمبەر و ژیاننامەی پێغەمبەر و ئالی بێت و خەڵکی پێتوانێت ئەوانە زعیفن ئەو ڕێوایەتانە بڵێ مامۆستا لەمەیاندا ئەگەر لێی وردبینەوە ینی دەبێتە دوو بەش ئەم ژیاننامەی پێغەمبەر ینی هەتا بەشێک لەو کتێبانە هەندێکی لەبەر خۆشەویستی سیفات و خەسڵەتی خارقیان داوەتە پاڵی کە ئەمە پێغەمبەر خۆی لە حەدیسەکانی خۆی یاخود لە دەقی قورئانیدا کە ئەمانە بەلاوە دەنێتن لە هەندێکی ترش بە پێچەوانەوە بە تایبەتی مەسادری تری سریانی و دواترش مەسادرەکانی تری دژە ئیسلام ئەمانش بە شێوازێکی کەمتر لەوەی کە هەبووە باسی لێوە دەکەن ئەمە شەروای کردوکە دەخەکە وەکو خۆی نەگات و معلومات و زانیاریەکان وەکو خۆی نەگا چونکە تۆ چ ڕاست ئەنی کە تۆ دەمارگیر بیت چ وەکو خۆشەویستی و سۆز بێتن چ وەکو ڕق و قینە بێ ڕاستیەکان وەکو خۆی ناکەن شتێکی بێلایەنمان نییە لەو بارەوە لەو بارەوە کوتەوە مەسادری ئەساسی تۆ دەقی قورئانیە
لە دوای ئەوەوە تۆ کتێبەکانی تری سیرەتەیە و دەقی قورئانت هەیە کتێبەکانی حەدیثت هەیە و کتێبی بزەبت سیرەت هەیە مختص بە سیرە بەتایبەتی ئیبن هیشام و ئیبن ئیسحاق و ئیبن حەزم و ئەوانە کە تایبەتن بە سیرەی پێغەمبەر و بە ژیاننامەی پێغەمبەر ینی لەمەشیاندا لە هەندێک حاڵەتدا زێتر ڕۆی زۆری لەسەکراوە لە هەندێک دەقدا هەتا لە کتێبەکانی تەفسیردا ئەنی هەندێک شت کە تەفسیر عەفوەن فەرمودەدا هەندێک شتی خراوەتە پاڵ هەندێک فەرمودەی خراوەتە پاڵ کە خۆی لەگەڵ دەقی لەگەڵ بنەماکانی ئاینی ئیسلامی پیرۆزیشدا ناگونجێتن جا ئەمانە تەنسیبن بۆیە لێرانەدا علمێک دروست بە پێدەوترێ علمی تەفسیر علمێکی دروست بووە پێدەوترێ علمی حەدیث علمێکی ترمانەوە علمی مێژووە زانستی مێژووە بۆی تو ئەم شتانە لە یەکتری جیا بکەیتەوە و نزیکی بخەیتەوە لەو ڕاستیەی کە هەیە زۆر باشە ئێمە وەک ئەزانین یەکەم کەس سیرەی نووسیوەتۆ ژیان نامە ئیبن ئیسحاق بووە بەس زۆر لە محەدیسان داوانە ئیمام محەممەدی کوڕی حەنبەل ئەسڵەن بە کابرایشی خراپ و کەزاب ناوێ بە تو چۆن بتوانین سیقەبەوە ئەوەی کە لێی وەردەگیرێ و تەرکیزی دەکرێتە سەر یاخودە و خاڵ ئاساسی کە ڕخنەی لێ دەگیرێ لە بن ئیسحاقدا ئەوەیە کە ڕاویەکانی ژمارەیان کەمە ڕاویەکانی محەدیسەکانی ئەوانەی کە حەدیثەکانیان جێڕاتۆر ڕیوایەتەکانی ژیاننامەی پێغەمبەریان جێڕاتۆوە تەرکیزی کردوونەتە سەر ژمارەیان کەمە ئەمە زایدن لەسەرەوە لە هەندێک حاڵەتدا وەکو باسمان کرد ئەنی شتی زۆر زیادە ڕۆی باس کردووە کە لەگەڵ خەسڵەتەکانی مرۆڤبووندا ناگونجێ ینی لە دەروەوەی مرۆڤبوونە یاخود زۆرێک سیفاتی مەلائیکی زۆرێک سیفاتی خارقی غەیبزانی داوەتە پاڵ کە پێغەمبەر خۆی مەسەلەن لە حەدیثدا دەڵێ هەر لە دەقی قورئاندا وما محەممەد إلا رسول قد خلت من قبله أن مات أو قتل يعني شتێکی وای خارقی نەداوەتە پاڵ ولو كنت أعلم الغيب لاستكثرت من الخير واني بالضبط يعني خۆ مەڕوونە لەم لە دەقی قورئاندا هەم لە فەرمودەشدا خۆی وەکو ئینسانێکی زۆر سادە و بە چ تەرازوێک بتوانین ئەمە بپێوینێمانی دەبێت لەماندا دوو حاڵەتیشان گەڕانەوەی بوار حاڵەتێک کە تایبەتە بە ژیاننامەی پێغەمبەر لەو بوارە دیاری کراوە بگەڕێتەوە سەر دەقی قورئانی ئایا ئەم کارێک کە پێغەمبەر کردوێتی کاری لەسەر کردووە یاخود ئەو مەفهومەی ئەو ڕووداوەی کە لە دەقێکی دیاری کرا و ئاماژەی پێکراوە یەکەمیان چەند لەگەڵ ڕۆحی دینەکە دەگونجێ چەند لەگەڵ دەقی قورئاندا دەگونجێ دەگونجێیانە ئەگەر نەگونجێ ئەو خۆی لە خۆیدا باشە ئێمە جۆرگ لە تەناقوزمان هەیە لە بینی حەدیثەکانی شاتەنانە یعنی لە بەعضی حەدیثە پێغەمبەر وەک کەسێکی میهرەبان وەک کەسێکی دڵنەرم ئاشتی خواز پیشانمان دەدرێت لە بەعضیش تران نا من پێم وایە پەیوەندی بە سروشتی ئاینی ئیسلامەوە ینی بۆ نمونە بۆ قۆناغانێکی ئاینی ئیسلامدا پێی تێپەڕێ مەسەڵەن تۆ لە قۆناغی 13 ساڵەی مەکەدا قۆناغی بانگەشەیە قۆناغی وەجادلهم بالەتی هی ئەحسەن بەڵام کە دەچێتە مەدینە و بە تایبەتی لە ساڵی دووی کۆچی بەدواوە وقاتلهم حتى لا تكون فتنة ینی مەسەلەی جیهاد و مەسەلەی شەڕ و مەسەلەی بەکارهێنانی هێز و ئەمانە دێتە ناو ئاینەکەوە هەر بۆشە مەسەڵەن دەوتری ئەمە سوورەتی مەککەیە ئەمە سوورەتی مەدینەیە هەتا ژیاننامەی پێغەمبەر بۆ نمونە ڕۆژهەڵات ناسێکی وەکو مۆنتیگریوا دەڵێ کتێبێکیە دوو بەشە محەممەد فی المەکە و محەممەد فی المەدینە محەممەد فی المەدینە جا بۆیە ئەو دوو سەردەما ئەو دوو قۆناغا کە تایبەتە بە خەسڵەت و تایبەتمەندیەکان و ژانبەندی ئاینی ئیسلام لە مەکە شتێکە و لە مەدینە شتێکی تر سەردەمی دەسەڵات جیاوازە لە سەردەمی هەر زۆریش جیاوازە لێرە حیوارە گفتوگۆیە جەدە لە کۆمەڵک لەو مەفاهیمانەیە هیچ بەکارهێنانی هێزیتیان نییە تەنانەت چەندین جار سەحابیەکان هەتا لە ساڵی یەکەمی کۆچیش کە دەچن بۆ مەدینە کۆچ دەکەن بۆ مەدینە دەچنە لای تکای لێ دەکەن ڕجای لێ دەکەن هەتا دەبێتە حاڵەتی تووڕە دەبن دادەنیشن دەڵم بۆ هێز بەکارنێنین ئەمە لە حاڵەتێکدا ماڵمان زەوت کرا دەرکراین شار بە دەرکراین خەڵکمان کۆی لە کراوە بنە ماڵی تۆ دەرکراون لە شعابەکاندا دەژین دڵ ئەمرم پێ نەکراوە شتی وا ناکەم دەرەنجامی ئەم بەرنامەیە ئەگەینە ئەو ڕاستی کە ژیاننامەی پێغەمبەر لە کتێبەکانی مێژووە زۆری ڕاست نییە و زانایانی حەدیثیش باوەڕیان پێی نەبووە بەڵام
لە قورئانەوە دەتوانین تیشتێ بخێنە سەر هەموو ژیانی پێغەمبەر.